بەناوی ژن، ژیان، ئازادی. بۆ پشتگیری لە بانگەوازی هەفتەی کەمپەینی جیهانی دژ بە ئێعدام لە ئێران. ماشێنی کوشتاری ڕژیمی کۆماری ئیسلامی خێراتر بووە. لە چەند ڕۆژی ڕابردوودا جنایەتەکانی ڕژیم بە شێوەیەکی بێباکانە و بەبێ گرنگدان بە کاردانەوەی بیر و ڕایگەشتی تۆمەتباران لە زیندانەکاندا لە سێدارە دەدەن و هاوکات زەخت و گوشارەکانیان بۆ سەر زیندانیانی سیاسی لە ناو زیندانەکاندا پەرە پێداوە. بەڵام هەروەک زۆر جاریش شایەتی ئەوە بووین پەرەسەندنی گوشارەکان و گرتنەبەری ڕێوشۆنی سەرکوتگەرانە نەگل لە هێز و دەسەڵاتی ڕژیم بەڵکو لە ڕووی داماوی و ترس لە گەشەکردن و پەرەسەندنی خۆپیشاندان و ناڕزایەتیە جەماوەریەکانەوە سەرچاوە دەگرێت. ئەم هەوڵە دزێ و ترسنۆکانەی ڕژیم بۆ کوشتاری زیندانیان سەرکەوتوو نابێت و کرێکارانی ناڕازی و کۆمەڵانی خەڵکی مافخواز و چەوساوە و ستەمدیت و بەم هەوڵانە چاوترسێن نابن. پەرەسەندنی خەبات و خۆڕاگری ژنانی ئازادی خواز لە دژی حیجابی ئیجباری و خەباتی کرێکاران و خانەنشینان لە چەند مانگی ڕابردوودا سەلمێنەری ئەم ڕاستیەیە. بێگومان ئەگەریش سەرکوت لە قۆناغێکدا بتوانێت هەنگاوێک پاشەکشە بە خەڵک بکات، بەڵام زەمینە بابەتیەکانی هەڵچوونی ڕق و تووڕەیی جەماوەر پەرە پێ بدات و سەرنجام ئاگری خەبات و ناڕزایەتیە جەماوەری و مافخوازانەکان بڵێسە دەستێنێ و بە تێگڕووخاندنی بینای کۆشکی ستەم و زۆرداری کۆماری ئیسلامی زەمینە بە بۆ بنیاتنانی کۆمەڵگایەکی ئازاد و یەکسانی پشتبەست و بەهێزی ڕێکخرا و یەکگرتووی جەماوەری کرێکار و زەحمەتکێش و چەوساوە خۆش دەکات. حیزبی کۆمۆنیستی ئێران وێڕای پشتیوانی لە بانگەوازی کەمپەینی هەفتەی دژ بە لە سێدارەدان لە مەودای 13 تا 20 ژانویەی 2024 بەرامبەر لەگەڵ 23 تا 29 بە فرامباری 1402 هەتاوی بە نۆرەی خۆی داوا لە سەرجەم حیزب و ڕێکخرا و تێکۆشەرانی خەباتکار و دژبەری ڕژیم دەکات کە بەم حرەکەتەوە پەیوەست بن و هەرچی زیاتر بەهێزی بکەن. داوا لە کۆمەڵانی خەڵکی کوردستان و سەر تاسەری وڵات هەموو ڕێکخراوە مەدەنی و جەماوەریەکان سەرجەم هەڵسوڕاوانی سیاسی و کۆمەڵایەتی بنەماڵە دادخوازەکان، خوێندکاران و ژنان، کرێکاران و مامۆستایان دەکەین بۆ ڕزگارکردنی ئەو جگەرگۆشانەی کە لە پێناو ئامانجی هاوبەش و دادپەروەرانەی هەموماندا هاتنە مەیدان و ئێستا لە زیندان و لەژێر ئەشکەنجەدا و بەدام پێدانانی زۆرم لێ سزای ئێعدامیان بەسەردا سەپێنراوە بە هەر شێوەیەک کە دەتوانن بەم کەمپەینەوە پەیوەست بن. حیزبی کۆمۆنیستی ئێران 9 ژانویەی 2024 زاینی بەرابەر لەگەڵ 19 بە فرامباری 1402 هەتاوی.